ئەخلاقی سەلاحەدینی ئەیوبی بخوێنەوە بەرامبەر خاچپەرستەکان بزان ئەم پیاوە چەند میهرەبان بوو چەند گەورە بووە ئەم گەورانە لە خۆیانەوە گەورە نەبوون لە میهرەبانی و لە ئەخلاق و لە هەڵوێستەکانیانە مێژوو ناوی تۆمار کردوون سەلاحەدین کە قەلب الئەسەد هاتووە بۆ ئەوەی دەسەڵاتی سەلاحەدین تێک بشکێنێ کە قەلب الئەسەد ڕێژچارد نەخۆشەکەوێ سەلاحەدین پزیشکە تایبەتیەکەی خۆی ئەنێرێ بۆ چارەسەری قەلب الئەسەد میوەی تازە و تەڕی ئەو کاتە کە ترێ و ئەمانە ئەبێ لەگەڵ پزیشکەکەی بۆی ئەنێرێ بۆی ڕێژچارد قەلب الئەسەد چابێتەوە ئەم کەڵە پیاوە بووە مێژووی بۆ ئیسلام تۆمار کردووە ئەخلاقی سەلاحەدین بووە ئەو مێژووی تۆمار کردووە کەواتە ئەم ڕەئفەتە لە تەعامولە ئەم ئەخلاقە بەرزە لە تەعامولە ئەمانن کە ئیسلام جوانەکەن لە پێشچاوی خەڵکێکی زۆر کە ئیسلامی وەرگرتووە ئەندەنوسیا کە ئەمڕۆ نزیکەی 200 ملیۆن موسڵمانی تایە بە ئەخلاقی کۆمەڵێک بازرگانی موسڵمان دین گەشتوتە ئەندەنوسیا شەڕ نەگەشتوتە سنووری ئەندەنوسیا قەت گەورەترین ئەقەلیەی ئیسلامیشی تایە ئەندەنوسیا مالیزیا هەند ئەمانە هەمووی کە ئیسلام گەیشتووە بە دەعوە و بانگەواز و خەڵک بە ئەخلاق و سەرڕاستی بازرگانە موسڵمانەکان معجب بوون کە موسڵمان بوون باشە ئەگەر ئەم بازرگانانە تەسەورکەن ئەگەر خەڵکانێکی گۆشەگیر و متەزەممیت و تند و ئەوانە بوونایە خەڵک معجب ئەبوو بە دین و ئەخلاق و سەرڕاستیان بە دڵنیاییەوە نەخێر